خراپی ڕێگاوبانەکان لە هەرێمی کوردستان بۆتە گرفتێکی سەرەکی بۆ هاوڵاتیان. لایەنە پەیوەندیدارەکان تا ئێستا نەیانتوانیوە ڕێگاوبانێکی باش و بێگرفت بۆ هاوڵاتیان دابین بکەن. ئەگەرچی لە ئێستا لە هەندێک ناوچە قیرتا و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکان دەستی پێکردووە، بەڵام ئەمە نابێتە چارەسەری سەرەکی بۆ گرفتەکە و زیاتر ئیشەکە بە پێینەکردن بەڕێ دەکرێت. ڕێگای هاوینە هەواری گەلی عەلیبەگ نمونەی ئەم جۆرە کارکردنەیە کە لە ماوەی 2 ساڵدا بۆ دووەم جارە قیرتاو دەکرێت بێ ئەوەی هەردوو جارەکە چارەسەری گرفتی ڕێگاکەی کردبێت. وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێمیش دەڵێت لە کاتێکی گونجاودا و هەر کات بودجە لەبەردەست بوو چارەسەری کۆتایی بۆ دەکەین. بەدڵنیایی ئەمە نۆژەنکردنەوەی ئەمە ڕێگە چارەسەری کۆتایی نییە، بەڵام ئێمە سەرەتا بێ ڕێگەی هاتوچۆی هاوڵاتیان چارەسەر بکەین بۆی گیرروگرفت نەبێت لە هاتوچۆیە. بۆ ئەوەش من داوام لە بەڕێوەبەراتی گشتی کردووە دەرخستەیەکی چارەسەری کۆتاییمان بۆ ئامادەکەن بۆ ئەوی بەپێی توانە لە کاتێکی گونجاوە کە بودجە لەبەردەست وەزارەتی ئاوەدانکردنەوە بوو چارەسەریی کۆتایی بۆکەین. چالاکان و هاوڵاتیان پێیان وایە هۆکاری زووتێکچوونەوەی ڕێگاکان بەکارهێنانی مەوادی خراپە و نەبوونی چاودێریە لە سەرکاری کۆمپانیاکان کە ئەمەش بە هەدەردانی سامانی گشتی لێ دەکەوێتەوە و گرفتی هاوڵاتیان چارەسەر ناکات. من هۆکارەکەی بۆ دەگەڕێنەوە بەڕاستی ئەو قیرتاوکردانە ڕقابە و چاودێریەکی وردی لەسەر نییە. کۆمپانیاکان بە ئارەزوی خوانە و قیڕە یاخود ئەو مەوادەی بەکاردێنن لە ڕێگایەکان بەکاری دێنن کە ئەمە هۆکارێکی لاوازە بەڕاستی بۆەوەی شەقامەکان لە زووترین کات تێک بچن. وە خاڵی دووەم بۆ دەگەڕێنەوە بەڕاستی پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەرزێک دەست پێ دەکەنەوە کە وەرزی سەرما و زستانە کە ئەمەش بەڕاستی کاریگەریەکی سلبی تەواو لەسەر ئەو ڕێگاوبانانە دروست دەکات بەوەی ڕێگاکان بە شێوەیەکی کاتی دروست دەکرێنەوە یاخود ناتوانن وەکو پێویست ئەو قیڕێکەتەی دەکەن خۆ بگرێت و بە شێوەیەکی کاتی قیڕەکە جێبەجێ دەکرێت. بەڵێ ئەوەی کە ڕێگای گەلی عەلیبەگ ئەمە لە ماوەی ساڵێک وێران بۆ ساڵی دووەمەوە 2000 لۆژە دەکرێتەوە. ئەمەش بەهۆی نەبوونی پلانێکی یاخۆت پلانش تۆکما بۆ ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی ڕێگای گەلی عەلیبەگ ئەم ڕێگا دەبێت بکرێت بە دوو ئاراستە یاخۆ لەلایەن بەڵێندەرانەوە هەرچی موادی باشە مواد و مواد و کەرسانی کەلەی بەکارداهێنن بە شێوەیەکی باش و تۆکمە و ساندار بێت. بەڵام کەچی ما بینین ئەو بەڵێندەرانە کە دێن هەم هەرچی موادی ئەکسپایر و خراپ بە دای ڕێژن لە شەقامەکان ئەوەش بە ماوەیەکی کەم یاخود 2 مانگ 3 مانگی تر وێرانە بێت ئەمەش بەداخەوە بۆ حکوومەت کە لە پێچنەوە لەگەڵ ئەم بەڵێندەرانە ناکاتن. ساڵانە بەهۆی خراپی ڕێگاوبانەکان و کەموکورتی تیایاندا هاوڵاتیانێکی زۆر دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. حکوومەتی هەرێمیش ئەم گرفتە بۆ نەبوونی بودجەی پێویست دەگەڕێنێتەوە. ئەمەش لە کاتێکدایە هاوڵاتیان لە کاتی ڕایکردنی مامەڵەکانیان لە بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ پارەیەکی زۆریان بە ناوی ژینگە و ڕێگاوبانەوە لێوەردەگیرێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.